پێشش دەبێت دەستخۆشی لە یاریزارەکە بکەم بەڕاستی ئەو ڕاستی زۆر باشمە پێشکەش کرد خۆتان ئاگادار نە شەوتێکم زیاتر لە 5 فرسە 6 فرسەمان چواندووە هیچ بکەینەوەش ڕاضێ گۆل نەکەی گۆلی شەخۆی ئینشاڵڵا بۆ یارەکانی داهات ئینشاڵڵا قەرەبی ئەم هەندەرە خۆشەویستان ناکەین و کە لە شەقڵاوە ڕاهاتوون ئینشاڵڵا بۆ یاری ئەنجامی باشتر بەدەستدەین. ئێمە سەرەتا بە شێوەیەکی زۆر خراپاتینە ناو یاریگا و بە تقریبا دەتوانم برێم جێم یەکەم بە کاملی ئێمە ئەو ئەدامان پێشکەش نەکرد کە دەمانویست ئەو بوو گۆلێکمان لێ تۆمار کرا بۆ جێمی دووەم خۆمان ڕێخستەوە و هەڵەکانمان چارەسەر کرد توانیمان گۆل یەکسان بوون بێنینەوە دەرفەتی ئەوشمان هەبوو گۆلی دووەمیش بکەین بەڵام چەند هەلێکی ئاسانیشمان لە دەستدا ئیدی تۆپی پێ بەو زۆرەیە ئەمەش دەتوانم بڵێم یعنی خاڵک واریدە لە بۆ هەولە هەردوولا.